دیارە کاری ڕۆژنامەنووسی و کاری ڕاگەاندن لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێکخراوە و بە یاسا ئەوە دیاریکراوە و ئەوە ڕوون بۆتە بۆ هەموو لایەک کە هیچ میدیایەک نابێت دابخرێت، هیچ میدیایەک نابێت سانسۆری بخرێتە سەر و لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە وەزارەتی ڕۆشنبیری دەریکردەوە بە ناوی ڕێخستنی فریکوێنسی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2014. ئەم ڕێنمانە کۆمەڵێک ئیجراعاتی تیا و کۆمەڵێک ئالێتی تیا بۆ جێبەجێکردنی و ئیجراعاتانە کە تایبەتن بەوەی کە کاتێک کەناڵێک لە پیشەی بوون لا بدات. ئەمەی کە ئەم بڕیارەی یاخود ئەو نووسراوی وەزارەتی ڕۆشنبیری کە بڵاوبووەوانەیە ئێمە پێمان وایە کە تۆزێک ناڕوونی تایە دەبوو و پێویست بوو لەسەر وەزارەتی ڕۆشنبیری کە ڕوونتر باسی لەو سزایانە بکردایە لەو ڕێکاری یاسایانە بکردایە کە ڕوبەڕووی کەناڵەکانی ڕاگەاندنی دەکاتەوە، چونکە نووسراوەکە بە شێوەیەکی دەتوانم بڵێم شوێکی مەتاڵی دەتوانرێت کەم یا زۆر سزاکان و دەستکاری بکرێت، بۆ ئێوە باشتر وەزارەتی ڕۆشنبیری ڕوونتر ئەوەی بکردەوە. ئێمە پێمان وایە کە مامەڵەکردنی یاسا یاخود سەروەربوونی یاسا کارێکی باشە، بەڵام دەبێت نابێت یاسا یاخود ئەو بڕیارانی کە دەردەکرێت پێشەوانەی یاسای کاری ڕۆژنامەنووسی بێت. لە یاسای کاری ڕۆژنامەنووسی بە ڕوونی هاتوو کە هیچ کەناڵێکی ڕاگەاندن نابێت دابخرێت، لای هەمووانیش ڕوونەکە یاسا لە ڕێنمایی و بڕیار بەهێزترە، بۆیە دەبێت کار بە یاسای کاری ڕۆژنامەنووسی بکرێت. ئەمە یەک و خاڵێک کەش ئەگەر هاتوو ڕێکاری یاسایی بەرامبەر بە کەناڵی ڕاگەاندن بکرێت، پێویستە ئالێتەکانی ئەو ئالێتانی کە وەزارەتی ڕۆشنبیری دەستنیشانی کردەوە خۆی جێبەجێ بکرێن، نەک ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا یاخود لە کەیسەکانی ڕابردوودا بینیمانەکە هێزێکە چێتە سەر کەناڵەکە دەداخات و کەناڵ دەسووتێنێت کە ئەمە تەواو پێچوانی ئەو هەم یاسای کاری ڕۆژنامەنووسی هەم ئەو ئالێتانەیە و ئەو کە ڕێنمایی ڕێخستی فریکوێنسی لە هەرێمی کوردستان دایناوە. بۆیە ئێمە داوا دەکەین لە وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر هاتوو دەیەوێت ڕێنمایەکانی خۆی وەک خۆی جێبەجێ بکات، ئێمەش پشتیوانی دەبین، بەڵام بۆ مەرجی کە ڕێنمایەکان بۆ ئالێتی کە دادا و خۆی جێبەجێ بکرێت، بەوەی کە چکە لای هەمە ڕوونە ڕێنمایەکان بازەوە دەکەن کاتێک کە بیان وەزارەتی ڕۆشنبیری بوێت کەناڵێکی ڕاگەاندن سزا بدات، پێویست پێش ئەوەی کە بڕیاری سزادانەکەی بدات دەبێت لیژنەیەکی مختص، نەک وەکیل عامێک یاخود وەزیر، بەڵکو لیژنەیەکی پسپۆر تەقیم هەڵسەنگاندنی بکەن بۆ ئەدایی کەناڵەکە. ئەو کاتە دواتر راپۆرتی خۆیان بەرزکەن و ئەگەرات ئەو کەناڵە هانی تونند و تیشی دابوو یاخود ئاشتی کۆمەڵایەتی گوتاری ڕقوکینی بڵاو کرد بۆ یاخود پێکەوەژیانی لە هەرێمی کوردستان دەخست بۆ مەترسیەوە، ئەو کاتە وەزارەتی ڕۆشنبیری مافی خۆیەتی کە پێش 24 کاتژمێر کەناڵی ڕاگەاندنەکە ئاگادار بکاتەوە، دواتر بۆ ماوەیەکی دیاریکراو کەناڵەکە پەخشی کەناڵەکە ڕابگرێت. ئەمە هەموو ئەو ئیجراعاتانەیە کە پێویستە وەزارەتی ڕۆشنبیری بیکات لە کاتێک کە کەناڵێکی ڕاگەاندن هاتوو ئەو سەرپێچانی کردبوو، داوامان لە وەزارەتی ڕۆشنبیری کردووە و هەم بۆ ڕای گشتیشمان ئاشکرا کردو بە شێوەیەکی فەرمی بڵاومان کردوەوە کە داواکانی لە وەزارەتی ڕۆشنبیری ئەو ڕێکارە یاسایانی کە ڕێکارە یاسایی توندانەی کە باسی دەکات چییە، چونکە ناکرێت بە شێوەیەکی گشتی ئەو یاسا ئەو سزا یاسایانە بخرێتە ڕوو، پێویستە سزا یاسایەکان و خۆی باز بکات. ئەگەر هاتوو کەناڵێکی ڕاگەاندن پێچەوانی ئەم مەبادی ئانەکاری کرد، ئەوە سزاکەی ئەوەیە، بەڵام بەداخەوە لە کتابەکە تاسا ناتوە تاکۆسە وەڵامیشمان دەست نەکەوتووە.